لێوارە 24ەوەم کاتتان باش ئەمڕۆژ بە کۆمەڵک بڕگەی سەرنجڕاکێشەوە دێنە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. ساز دەژەنێت و سەرتاشخانەکەی بۆ تەماڵی شاعر و هونەرمەندانی شار. بەربانگیان کردووە بە دەرفەتێک بۆ یەکتر ناسین و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی. مامۆستایەک ماڵەکەی خۆی کردووە بە قوتابخانە. کوردانی شاری کیلی ئەڵمانیا لە مانگی ڕەمەزاندا بەیەکەوە خواردن دروست دەکەن و ڕۆژوەکانیان دەشکێنن. ئەمە بۆ کوردانی ئەو شارە وەک نەریتێکی ساڵانەی لێهاتووە و تا کۆتای مانگی ڕەمەزانیش بە هەرەوەزی خواردن دروست دەکەن. بەشداربووان باس لەوە دەکەن ئەوە دەرفەتێکە بۆ یەکتر ناسین و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێو ڕەوەندی کوردیدا. خود برنجم چید کن از بیشتر فاصله نه فاصله شینه فاصله عشقن نوکن اویدی تشتمشته شینی مینم لانی لاوی جنیف ده چید کرده برنج و نیسک و گوشت او چید بتن سه تشته خونه چقاشی هم چید کن اما قلیه چید کن ام به ترکیل بجه قارما کردیجل بجه قلی اما چید کن جا آراسورا جانا. وکی چالکی که کردیه وکی بوم بخواست گرنگی دبینیش برکو کردی یک دود بین الویره و خیرخوازن هی و رمضان ده مثلا هر کسی که هر روزی که یک اختصار استای خود بیشه اسعبرو جبری وکی ما گویید برای دل مال خان مال شرکتی پشتینگی هدیه بونه رستوران کو افخانه بینه درست کردن ویگا و ولهاتی ماشاءالله ما طباخ هیا و عائله الویره جنومرن پیک و خانه درست کن و هر کسی که بخیر آخو مثلا تشدیه تکرینه خار افتشد بخارنه لازم ده تکرینه حاضر بید بر کسی که خیر آخو بکه دیتن مصرف وی پاره وی چوی. من وەکو گەنجێکی شارێکی لە باکووری ئەڵمانیا بەڕاستی ئەمما بوویتە مناسبێتێکی زۆر باش و ئەوانە کە بووتە نقطەی پێگەیشتنی هەموو کوردەکانی شارێکی و دەوروبەری لەم مانگە لێرە کۆ دەبنەوە و خواردنێک پێکەوە دەخۆن و فتار دەکرێتەوە. ئەمە بۆ کوردان بەڕاستی شتێکی باشە بە تایبەتی بۆ گەنجان بێکتر دەگەن لێرە و جە و ئەجوایەکی وەکو ئەجوای کوردستانمان دەداتێ کوردستانمان بەبێ دەخیتەوە بەڕاستی ینی تۆزێک لە ئەو خەموو غەریبی و شتانی ئێمە هەمانەکەمان لێمان کەم دەکاتەوە. ئەو کەسانی بە ڕۆژوو دەبن ڕەنگە ڕۆژانە تووشی حاڵەتێکی ناخۆش بن هۆکارەکەی شێوەیە کە بۆنی دەم و ددانیان دێت. ئەو بۆنە ناخۆشی دەمیش دەبێتە هۆی ئازاری خۆیان و کەسانی دەوروبەریان. لەم ئینفۆگرافیکەدا هۆکارەکانی بۆنی ناخۆشی دەم و ددان لە مانگی ڕەمەزاندا دەخینە ڕوو پێویستە لەم بارەیەوە ڕێنماییەکانی پزیشکانیش لە بەرچاو بگیرن. بۆنی دەم لە کاتی بەڕۆژوو بوون. زۆربەمان لە کاتی بەڕۆژوو بوون هەست بە ناخۆشی بۆنی دەم دەکەین چ بۆنی دەمی خۆمان بێت یان کەسی بەرامبەرمان. سەرەتا دەبێت هۆکارەکانی تێکچوونی بۆنی دەم بزانین بۆی خۆمانی لێ بپارێزین بە تایبەت لە کاتی بەڕۆژوبووندا تاوەکو نەبینە هۆکاری بێزاربوونی ئەو کەسانەی گفتوگویان لەگەڵ دەکەین. بۆنی ناخۆشی هەناسە چۆن دروست دەبێت؟ ناخۆشی بۆنی هەناسە دەگرێتەوە بۆ بوونی ئەو میکرۆبانەی لە ناودەم کار لە سەر خواردنە جێماوەکان دەکەن دەبنەهۆی تێکچوون و پەیدابوونی گازە بۆن ناخۆشەکان. لە زۆربەی کاتەکاندا سەرچاوی ئەو بۆن ناخۆشی هەناسە لە ناودەم ڕوودەدات با ڕێژەی لە 85 تا لە 90دا.
هەروەها هەوکردنی گیرفان هەوایەکانی لوت و هەوکردنی قورگ و کێشەکانی سورێنچک و گەدا سەرچاوی ترن بۆ ناخۆشبوونی بۆنی هەناسە. هۆکارەکانی گۆڕان و ناخۆشبوونی بۆنی دەم و هەناسە. گوێنەدان بە خاوێنی ناودەم، وەک پاک نەکردنەوە و نەشوشتنی دەم و ددانەکانمان بە شێوەیەکی ڕێک و ڕۆژانە کە پێویستە بەلایانی کەم دووجار ددانەکانمان بشۆین و بە دەزووی تایبەت نێوان ددانەکان خاوێن بکەینەوە. وشکبوونی ناودەم بە تایبەت لە کاتی بەڕۆژ بوون چونکە ڕێژیش لە ڕژێنەکانی ناودەممان کەم دەبێتەوە. بهنادەوی ئێک شوان ئەگەرایە و مەسەرەن ئەم زانین دەف و ددان نکە وەزیفەکە اجتماعیە مهم بینیتن. ئێک شوەک و تەسیری پێرسناڵەتی و شخصیەتە مرۆڤیت کات بهنادەویە. جا ما دوو ئەگەرێت هەین بوو بهنادەوی ئەگەرێ سیستماتیکە یعنی ئەو ماشوولە ژینینە بەس وەکی ئەم دەین وەکی ئەگەرە بوو دەوی ئەگەرە دەوی بهێنژێ بێتن وەکی دفنێ و گەوریە و دەف ئەم دێ ئاخەوین ئەگەر دفن و گەوری بێدا و طبیعی دێتن مراجعەتە دکتۆرێ ENT بکەتن گوه و گەوری وادا بۆ خۆ چارەسەرکەتن یا دوێ دێتنە سەر دەوی. ما چەند ئەگەرێکێت هەین و بهنادەوی و دەف سەبەب بیتن ددان سەبەب بن ئێک شووە ئیلتیهابە پێتیێت مرۆڤینە ددانێت کرمینە مەفروزە هەر مرۆڤێکی بسڵمان بەری هەیوا ڕەمەزانێ سەردانا نوشدارێ ددانە بکەتن ددانێت کرمین نەهێلێتن ئیلتیهابێت پێتیە هەبن و گیرە هەبن دەویدا نەهێلیتن دا ئەف حالەتە چێ نەبیتن. یعنی ئەم بۆچی دبێژین سەردانا نوشدارێ ددانە بکەن هەر شەشەیوا ساڵێ جارێکێ دا ئەف ئەگەرە چێ نەبن مەسەلەن وەختێ ئیلتیهابە پێتیا چێ بۆ گیر هەر دەویدا بوو یعنی سەدامەلیون دێ بهێنج دەوی هێتن. نەسیحەتامون بۆ برای ڕۆژیگر ئەوە کو مەفروزە نیڤرووادا مەسەلەن 5-6 سەعاتە ما هەشیار بەری نوێژێ ددانێت خوب شوتن فرچا معجینی ئەکید جی من گەلە مازدەڕێت یەت ئاینیەت فتوایی گولێ بووین کو ئەو ددان شیشتن ڕۆژیان ئێخیتن چکو نەزادەکە دێخوتن دێچیتە خارێدا ڕۆژی پێ ئان کێم بیت ئان تەسیر بیت بالعکس بۆ سەحەتەویە خودێژی نەسیحەت هێلمەت کرد کو ئەم چاوێ خوب دەینە سەحەتە خۆ النەظافەة من الئیمان ڕاستە بهنادەویش ڕێحەتە مسکی خۆشترە vê حالەتە بەلێ نەبوو ئەو مرۆڤێ مهمل یعنی بۆ مرۆڤێ ئیماندار یê درست دەوێ پاقش بیتن مراجعەتە دکتوری کرد بیتن ئەف حالەتێت خوبوو نەهێلا بن ئیلتیهابات نەبن و ئەکید ئەوێ ئیلتیهابات و گیر هە دەویدا نەبیت و ددانێت کرمی دەویدا نەبن بهێنج دەوێ ناهێتن. شەوێ مەسەلەن نکە ئەم تمین نەهشیار ji ber paşîvê mafroza piştî paşîvê didan bêhne şîştin ew çi ew têdanîne wextê radbît ji xew berîş mal derkevîtin ev e zarûrete ev e çiku ya berîş mal derkevîtin ew wezîfeka îjtimaiye bitir çiku devê paqij bêhneka xweş تەسیری شخصیەتە مرۆڤی دکەتن. جگەرە کێشان یەکێکی ترە لە هۆکارەکانی بۆنی ناخۆشی هەناسە ئەگەر هاتوو کەسەکە بە ڕۆژوش بێت چونکە پاشماوەی دووکەڵی جگەرە لە ناو بۆری هەناسە و سیەکاندا ماوەیەکی زۆر دەمێنێتەوە. خواردن و خواردنەوە وەک خواردنی پیاس و سیر یان مانەوەی پارچە گۆشتی بچووک لە نێوان ددانەکان و پاشان تێکچوونیان. دەرمانەکان ئەو دەرمانەی دژی هەستیاری کار دەکەن دەبنەهۆی وشکبوونی دەمولوت یان هەندێک جۆری ئەو دەرمانانەی بۆ نەخۆشی درێژخایەنی وەک شەکرە و فشاری خوێن بەکاردێن. کلۆربوونی ددان و هەوکردنی پۆک یەکیشی ترن لە هۆکارەکانی بۆ ناخۆشی هەناسە. نەخۆشیە درێژخایەنەکان وەک نەخۆشی شەکرە و پەککەوتنی گورچیلەکان و هەوکردنی گەدا هۆکاری ترن بۆ ناخۆشی هەناسە. بۆ نەهێشتنی بۆ ناخۆشی هەناسە پێویستە زوو ناودەمان تەڕ بکەینەوە. ڕۆژانەش پاشژەمەکان ددانمان بشۆین و لەگەڵیشیدا سەرزمانیشمان بشۆین. بڕی ئاوی پێویست بخۆینەوە و دووربین لە وشکبوونی ناودەم. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان هەندێک خواردن و خواردنەوە لەلایەن هاوڵاتیان زیاتر بایەخیان پێدەدرێ و شیرنەمەنیەکانیش خواستێکی زۆریان لەسەر دەبێت.
لە شاری ڕانیە سەبارەت بە خواستی خەڵک و گەرمی بازاری شیرنەمەنی چەند کارگەیەکی بچووکی بەرەمهێنانی شیرنەمەنی هەن بۆ ئەوەی شیرینی جۆراوجۆر بەرهەمبێنن. هەرچی شیرینی فرۆشی شاری ڕانیەشە لە مانگی ڕەمەزان بازاریان دەبوژێتەوە. دەمێکە و شیرینی دەکەین بەڕاستی لەلان بابمانەوە دەمێکە و شیرینی دەکەن ئەمەش زمان بگو دەڵین بەردەوام چەندەمێکە شیرینیاتی دەکەین زیاتر ئیشی ڕەمەزانان شەکەمان زیاترە لەنام بەردەوام بیش دەکەین بە ڕەمەزانان زیاتر بۆ منە شاگرد و شتانەمان زیاتر دەبێت لەخوا بە زیاتر بازار باشتر دەبێت ڕەمەزان خێربەکەتە ئەمە شەو هەشتی بانیش دەکەین بۆ 12 شەو شەکەمانە هەویرەکانیش چەند جۆری هەیە بۆ منە هەویری لوقمە قازی هەیە بامێ هەیە بامێ چەند جۆری هەیە وەکو بامێ درێژ بامێ وەسەد ورد هەنجیر ئاڵقا ئەو بابەتانە بێزگە لە لوقمە قازی زلوبیا ئەو بابەتانە دروست دەکرێت شتەکانیشمان لەخوا بەزار بەگەرم و تازەیە هەنیشتی باش لەخوا بەزار بێ مشتری تایبەتیمانەیە جاران بێت تورەکە دروست دەکرا ینی برمەمان دەکرد بە تورەکە ئازێتی زۆر بوو ئێستا لەخوا بەزار بێت جیازە زۆر کاراسان لەوانەیەشی 4-5 کەس دەکات باشە ڕوای شەکەس کامەترە زۆر کەسێ زیاتر لەبەر تابی لێو جیازەی دێ یعنی جانت بە دەست دروست دەکات بێز نیە داد بخوا بەس ئێستا لەخوا بەزار بێ بە حکمی ئەوەی جیاز و ئامیران تورەکان هێنە شتەکان باشترە بازار باشترە جۆرەکان بامی وردە ئەویش بامی ورد چکە وردە و سەرفیاتی زۆرە بۆ عیلەکان زیاتر ئەوان بەکاردێنن بامی وردە ڕەمەزانان پێش ڕەمەزانە ینی ئەو پەڕیان 200 کیلۆ دروستکرێ یان کەمتر لەوانەیە 300 دروستکرێ بەڵام حکمی ڕەمەزانە کاتێک ڕەمەزان دێ لەخوا بەزیاد بێ بازارەکە باشە یعنی کاتێدانە بگەنە ڕۆژی 1000 کیلۆ دروستکەین زیاتر لە 1000 کیلۆش لەخوا بەزیاد بێ بازارەکە دەگونجێ ئەمە لێرەکانە شوێنی جوملەشە و مەفرەدیشە ئەمە بە کیلۆش دەفرۆشین و هەروای وا دێ بە جوملە یان بۆ نونۆ بە مارکێتەکان یان بۆ دوکاندارەکان دیکە بۆ ساردەمەنەکان بۆ سەعارەبانە ئەو بابەتان دێم لێ بە جوملە دەیبن ئەمە ژێرە بخۆمان وەکو چۆن بڵێ بە کیلۆش دەفرۆش بس ما نودي ليها ياك كذا ما مامۆستایەک لە شاری کەرکک ماڵەکە خۆی کردووە بە قوتابخانە و وەک فێرگەیەک بۆ گوتنەوەی وانە بە منداڵانی هەژار و کەم دەڕامەت بەکاری دەهێنێت. مامۆستاکانیان قوتابخانەیەش خۆبەخشانە وانە بە منداڵان دەڵێنەوە و پرۆژەی داهاتووشیان گەڕاندنەوەی ئەو قوتابیانەیە کە بە ناچاری لە خوێندندا بڕاون. تەقیمێکی منطقەم کرد استمارێکم تەوزیع کردووە سەر تەڵەبەکان کە بزانم چەند کەسیان دایک و باوکی نەخوێنەوارە و مەعیشەتی ژیانیان چۆن ئەڕواتە ڕێوە استمارێکم کرد بۆیان بەو استمارە توانیم ئەم پرۆژەیە نەجاحەت بێنم نیزگەی ساڵێکە تقریبان من خەریکی ئەم پرۆژەم حتاکو کە دەست بە پرۆژەکە بکەم بە نەجاحەتێک گەورەوە ئەنجامی هەبێ الحەمدلله ئەوە تقریبان 2 هەفتە زیاترە ئێمە دەستمان کردووە بەم پرۆژەیە مامۆستای خۆبەخشمان هەیە 4 مامۆستای خۆبەخشم هەیە ئیتر ئەوەی ئیداری بێ هەمووی لەسەر ئەرکی خۆم
دابینیەکەم بۆ مناڵەکان ئەگە قورتاسێ بێ وەکو ضیافەت بێ شەربەت و کێک و ئاو ئەو شتانە بۆ نزیگەی هەفتا مناڵمان هەیە ئەمانەوێ پرۆژەکەمان جوانتر بڕاتە ڕێوە و ئامانجمان ئەوەیە خولتر بکەینەوە بۆیان وەکو کۆمپیوتەر و دەورەی ڕیاضە و مۆسیقە و ئەم شتانە یعنی هەمویان نیوەی ئەو مناڵانێش هەمووی دەرچووە لە مەکتەب ئێستا تقریبا خۆم شخصی خۆم قسەم کردووە لەگەی هەنێ ئەلەو مناڵانە کە صفی 6 و صفی 1 متەوەسڵن هەمویان دەرچوونە لە مەکتەب ئەمەوێ بیانگەڕێنمەوە بۆ مەکتەب ئەویش دووەم پرۆژەمە ئینشاءڵڵا ئەلەم ڕۆژانە دەست پێکەین داواکەم لە مامۆستا کوردیەکانیش بێن ئەقل شتێک دووسێ مامۆستایەکمان بۆ بێ هەتاکو ئەو مناڵە کوردیەکانیش بێبەش نەبن لەم پرۆژەیە. بەڕاستی ئامانجمان لە قوتابخانەکردنەوەی ئەم قوتابخانە ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک نەخێنەوار لە ناو وڵاتەکەمانە نەهێڵین چەندێک دەرەقەت بین ئەوەن ئیش لەسەرەکەین و ئەو تەلەبانەی کە ئێستا لامانن سەروی 6 تەلەبەن لە هەموو نەتەوەکانی تایە کورد و عەرەب و تورکمانی تایە هیچ فەرق و جیاوازیەکیانش نییە بەڵام لەیرە ئێمە شتێکی عەجزێکمان هەیە کە ئێمە مامۆستای کورد و زمانی کوردیمان نییە بە هیچ شێوەیەک لەبەر هەمومان ئەوانەی کە ئێستا لێرە دەرس دەدەینەوە بەش بە حاڵی خۆم دکتۆرێکی ڤێتەرنەریم زمانی عەرەبیم خوێندووە یاخود بە ئینگلیزی توان دەرزمەوە بەڵام بە کوردی هەنێ زەحمەتە خوێندن و واتەوتنەوە بۆ ئێمە. لە کوردستان هونەرمەند هەرچەندە دەستڕەنگین و شارەزا بێت بەڵام ناتوانێت لە ڕێگەی هونەرەکەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانێکی دابین بکات. هاوڵاتیەکی مەهابادی پیشەی سەرتاشیە بەڵام ئامێری ساز دروست دەکات و لە ژەنینی سازی شارەزایە. سەرتاشخانەکەی و هاوڵاتیە بۆتە شوێنی شاعیر و هونەرمەندانی شار جگەلەوەی دێن سەری خۆیان چاک دەکەن کۆری شار و ئەدەبیشیان لەوێ بەڕێوە دەبن. لە پێشدا عەلاقەمەند بە هونەری نەخاشی بووم نەقاش بووم وەلی چونچینێ نەمتوانێت لەو کارەیەدا زۆر لە باری ماڵێەوە سەرکەوتوودم نەتیجە هەمدا شغڵێکی ئازاد کرد کارێکی ئازاد بنی ئاڕایشگەریم کە دەست پێ کرد دەویدا مۆفەقتر بووم وزدە کە ئەحساسم کرد دەتوانم دەست و باڵم کراوەتەوە و دەتوانم خەریکی ئەلایەخی خۆشم بم ودی ئەو کارانەی کە پێم خۆشە بۆ دیوانیشکەوم هەر لە نەخاشیەوە پەرەم پێدا و هاتمە سەر موسیقا. لە موسیقادا ئەمن ڕشتەی ساز دروستکردن ئینتخاب کرد و هەڵبژار و دەویدا تا حەدێکی زۆر مۆفەق بووم. ئەو کارش چونچە ئوستادێکم نەبووە یا لەکن کەس فێر نەبووم بە ئازمایش و خەتا تەجروبە قسێک لەوی یا مطالعات و ئینتەرنێت توانیمە بۆ خۆم شتایەکی کەسب بکەم و فێر بم کە سازێک چۆن دروست دەکرێت لە پایە و ئەساسڕ چۆن دەبێت دەست پێ بکەی و چۆن هەتاوەکوونێ وەدەنگ دێ و ئەو سازا و ئەو ئامیرانی کەم سازیان دەکەم ئەکسەرەن تار و سێتارن جار و بار بۆ تەنەوە یا بازە کەسانێک مەجبوری دەڵێن ئەو سازمان بۆ تامیرکەوە یا مثلا سازێکی کامێریشی کەم مثلا تامیر کەم دەنا فقط لەگەڵ تار و سێتاریە من باشترم.
موسیقی لەسەر ڕوحی ئینسانی زۆر تەئسیری مثبەتدا دەنێ شخصیت دەدا بە ئینسان هەر موسیقی نا هونەرەکانی دیکەش بعد هەڵم سازێکی دروست دەکەم لە ماڵێ چەند دەخە نەوازنجێ دەکەم جەوی ماڵێ دەگۆڕزێ هەموو خۆشحاڵن هەموو پیان خۆشە کە خۆشە ئیدی بەرحاڵ دەبینی ساز دروستکردن یا ئەسان سازکردن ئەسان سازێک لە ماڵێ زینەتی ماڵەیە هەر دەنگێکی لێ دێنی بۆ خۆی جەوی ماڵێ دەگۆڕێ خۆشە دەنجێکی ئاسمانی خۆشی جۆ لێ دەبێت بەجێ ئەوەی کە ناڕەحەت بی خۆشحاڵ دەکات. بریا شڵەموویەکی سەریبا مۆریبا کەوت بامە بەری دەستی و مەستی نەزەریبا ئەشکی سەری مژگانی بەدوعاوە لەریبا بخزایەمە سەر کوڵمی نە هەرگیز گوزەریبا یانا قەڵە هەورەی بەمەسەل چەتری سەریبا. لە یەکێک لە کەم پیاوارەکان لە لوبنان میوزیکژنێک دەیەوێت لە ڕێگەی گۆرانی گوتن و فێرکردنی میوزیکەوە برین و ئازارەکانی شەڕ و دەربەدەری سارێش بکات. ئەو میوزیکژنە لەیسی بەڕەچەڵک عێراقیە ئەو لەو باوڕەدایە میوزیک کاریگەری گەورە لە سەرکەسایەتی دروستبوونی منداڵ دروست دەکات. لەیث صدیق بریە موزیکاخوا گەها ئاستەکی ناودەولەتی لێ ئەونەها ڤەگەریا سەرکانیاخوا لە ڕۆژ هەلاتا ناوین vêcarê cemawerên wî ne mêhvanên holên konsertana lê belê zarokên penaberên Sûrî ne. Kemanjên û mûzîkjenê navdar ji Amerîkayê hatiye kampa Qa'a Libnanî ya penaberên Sûrî da ku hezkirina mûzîkê bi zarokan re hevbeş bike. Leyth dixwaze alîkariya wan bike da ku nêzîkî mûzîka erebî bibin û pêwendiya xwe bi kultûrê re bihêz bikin. وەکە هونەرمەند هەست دەکەم بەرپرسیارەتیەکە هەیە دەبێ ئەس ji بۆ civakê vegerînim. Ez ji rojhelata navînim ji Iraq û Urdunê. Hez dikim ku müzik beşek ji perwerdekirina zarokan e. Zarok li vir ji müzikê hez dikin. Ew ji dil rahênanê dikin û fêr dibin. 600 zarok divê dibistanê de hene. Tenê 12 ji wan vê çalakiyê bejdar dibin. Ji bo piraniya wan ev yekem care ferî mûzîk û rîtmê bibin. Leyth bawer e ku mûzîk dê alîkariya zarokan bike di pêşa roja wan de û dê bandoreke erênî li ser hemû aliyên jiyana wan bihêle. Armanca me ne tenê ku hejmareke strana fêr bikim û biçim. Lê gelek mijar hene ez kar li ser wan dikim, weke displînê û karê bi kom. Bi hevbawerî û pabendbûn birên mayan. Ez bawerim ku ev alî hemû ji bo jiyan û pêşeroja wan giring in. Noteyên Leyth zarok li wî kom kirine. Ji bo wan ew derfeteke da ku ji rastiyê biravin û hinek hêvî û xweşî peyda bikin. Lê ew nizanin ku bandora vê mûzîkê heta demeke dirêj li ser pêşa roja wan dê hebe. بەرگەوە بابەت تێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.